ئەو کەسە دەبی حەسابیتەوە لە ناو گۆڕەکەی کە دەیبەن یان خەڵکی لە دەستی حەسابیتەوە. کافر و بێدین و زاڵمەکان کە دەمرن خەڵک لە دەستیان دەحەسێتەوە، بە خۆشیان دەچن ناحەسێنەوە و دووچاری عەذابی خوای دەبن. ئایا هیچ کەسێک دەزانی شەوی لەیلەتول قەدر کامەیە؟ 100% نازانن نەخێر، بە حیسابی و ڕاو بۆ چوونی ئەهلی سوننە و جەماعەی لەو دەشەوەی ئەخیریە لە تاکەکان نزیکترە لەوەی لە جۆتەکان، لە نێو تاکەکانیش لە 23 و 25 و 27 لە ڕیوایەتێکیان دەڵێ نزیکترە، لە ڕیوایەتێکی 29 وەگەردەخەن، و لەو سەیانەی تریش کە نزیکە 27 لە هەر هەمویان زیاتر ئیبن عەباس و هەندێک لە زانایانی تری سەحابە و پێشینانی چاک پێی لەسەردا دەگرن. و والله ئەعلەم ڕەئی ڕاجح و پەسەندیش ئەوەیە لە یەک شەوی دیاریکراو نامینێتەوە، هەر ساڵێ ڕەنگە لە شەوێک بی، ئەگەری وەی زیاترە لە تاکەکان بی نەک لە جووتەکان بی. جا لەبەر هەندێک پێویستە هەر دەشەوەکان چاکتر وایە و ئەولاترە زندی بکرێتەوە بە جووت و بە تاک، ئیڵا ئەوەی بۆی نەدەڕەخسا بە تاکەکان واز لێنەینی و هەر زندیان بکاتەوە. ئەوەی بۆی نەدەکرا لایەنی کەم 23 و 25 و 27 و ئەوەی بۆی نەدەکرا 27 هەر زندی بکاتەوە. والله ئەعلەم بالصەواب. ئەوە تەواوتر و ئەولاترە، بەڵام هیچ کەسێک بەڵگەی لەسەر نییە کە شەخصێکی دیاریکراو بزانی ئەو شەوە لەیلەتول قەدرە و ڕاشی بگەینی بۆ خەڵکی برێ، ئیلا ئەو شەوە و بووە بە تاکیدی و دڵنیاییەوە. والله ئەعلەم بالصەواب. ئەگەر بە ڕۆژوو بووی ددانت دەربینی ئایا ڕۆژوەکەت دەشتێت تامی بەنجی بچێتە خوارەوە؟ تەنها تامەکەی ئەگەر خودی ئاو شتێکی کە لە دەود وەردەکرێ و یان دەرمانە هەر شتێکت بدرێتێ نەچێتە خوارەوە، نەخێر زانایان دەفەرمون ئیە سەردەمەی لەوەتی ددان دەرهینان بەو ئالەت و شتە پزیشکیە نوێیانە دەرهاتیە دەفەرمون ناشتێنی ڕۆژیەکەی، بەو مەرجەی لێ نەگەڕێی خوێنەکە بچێتە خوارەوە. تام و بۆنی بەنجەکەی ئەگەر چووە خوارێش ئەوە ناشتێنی بەتەنها لەبەروەی بەنجەکە کاتێک کەوا لێ دەدرێ لە شوێنەکەی ڕەنگە تەنها بۆنەکەیتی و خودی بەنجەکەی ناچێتە خوار. والله ئەعلەم. بەس ئەولاتر و باشتر وایە احتیاتەن ئەوەی ددانی زۆر نایەشی و پێویستی بە دەرهینان نییە، لە دوای جێژنەی دەریبینی ئەولاتر و باشترەیان لە شەوان دەریبینی کە لە کاتی بە ڕۆژوبوون نەبێ. ئەگەر ناچار بوو لە ئێش و ژانان دەبا هەر دەریبینی، ئەو ددان ئێشانیش لە زانایان دەفەرمون ڕوخسەتە جاروەیە لەو نەخۆشیانەیە، ئەگەر کابرە لە قووەتیدا نەبوو لەبەروەی ببورێتەوە یان نەخۆشیەکەی لێ زیاد بکاتن یان شتێکی بەسەر بێ، لۆی هەیە ڕۆژیەکەی بشتێنی. ئەگەر ضەرورات بوو دکتۆر گوتی هەر دەبی ئێستا دەریبینی، ئەگەر نالێت ئەستورتر دەبێ لێت دەبێتە نەخۆشی یان واد لێ دەکا ئاوا دەبێ، دوایە کە ڕۆژوەکەی بگرێتەوە. و ئەگەر دکتۆرەکە بە لێزانی دەریهینا هیچ شتێک نەچوە خوار، کۆمەڵێک لە زانایانی سەردەم دەفەرمون ددان دەرهینانەکە ڕۆژوەکەی ناشتێنی. والله ئەعلەم بالصەواب. صلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.